خورمافرۆشێکی شاری ڕانیەیە زیاتر لە 6 ساڵە پیشەی خورمافرۆشتنە وەک خۆی دەڵێت لەگەڵ هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان خواز لەسەر خورما بە ڕێژەیەکی زۆر زیاد دەکات. کەمال کەریم بۆ پەیام باسی جۆرە جیاوازەکانی خورما دەکات. مەسەڵەیەکە ئیش خورما دەکەم و 6 ساڵە مەسەڵەیە کە لێرە دوکانم لە مێزمەیە لێرە فعیتی هەیە خورما مەسەڵەیە ئەوە قەس بەوە ئەمە خورمای بەهێشووە ئەمە عەجوۆیە ئەمە خورمای عەسرەشیە ئەمە برێمە ئەمە برێمە ئەمەیان خەستاویە. خەڵک زیاتر خواستی لەسەر ئەم خورما خەستەوی و ئەم برێمەیە. ئێمە خورمایانە ئەم پاکەتانە نەبی عێراقیە برێم ئێرانیە ئەمە ئیتر ئەمەکان تری هەمووی خورما عێراقیە هەمووی عێراقیە هەمووی لە جنوبەوە مەسەڵێت کە ئەمانە بەزەوەی وەکو پێویست بێ لە ڕەمەزان و لە ڕەمەزان و لە جستانانە تەمە خەڵک بۆ ڕۆژەکان بەکاری دێنێ و لەدوایەوە وزە بە ئینسانەدا و خورما وزەی هەیە. هەر لەگەڵ هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان جیا لە هەموو شیرینی و خواردنێکی تر لەسەر سفرە و خوانی هەموو ماڵێک لە کاتی بەربانگکردنەوە خورما بەدی دەکرێت. مسڵمانان وەک سونەتێک بە خورما بەربانگ دەکەنەوە و ڕۆژوو دەشکێنە. زۆری خورمای بەکاردێنین لەبەرەوەی خورما سنەتی خۆشەویستە لە هەموو ماڵانیش لە کاتی ڕۆژشکاندن بە زۆری بە ئاو خورمەیە. والله خورما قازانجی زۆرە بە سەوەندی هەموو زەرەری زیانە هەمووی شەکرە شتێک بە شەکری دروست بکرێ و کوا شتێک یانی سروشتی بەڵێ هەرەوەڵا سفرەی هەموو ماڵی خورمای لەسەر مەگەم کابراەک دەسەڵاتی نەبی. بەڵام بەتایبەت لە ڕەمەزاناندا خواستی زیاتری لەسرە بەهۆی ئەوەی کە میلەتی ئێمە ئەلحەمدوللا تا ڕادەیەک پابەندە بە ئیسلامەوە وەکو سنەتێک کە لە حەدیسەکانی پێغەمبەری نازارماندا صلی الله علیه وسلم هاتووە کە ڕۆژشکاندن بە خورما سنەتە خواستی زیاتری دەکەوێتە سەر و بۆ ڕۆژشکاندن بەکاردێ. زیاتر لە 1400 ساڵ پێش ئێستا پێغەمبەرمان محەممەد درودی خودای لەسەر بێت فەرمانی کردووە کە لە کاتی ڕۆژوشکاندندا خورما بەکاربهێنین. لە ئێستاشدا پزیشکان و زانست سەلماندوویەتی کە ئەو شیرینەی لە خورمادا هەیە شیرینیەکی سروشتیە و جەستا پێویستەتی لە کاتی ڕۆژوشکاندندا. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام ڕانیە.